لێرە میوانداری کارزین تاهیر ڕێخەری پرۆژە لە یەکێتی ژنانی کوردستانەکەیم بزانێکی وردەکاری پرۆژەکە چێ پرۆژەکە پێچێکە پرۆژەیەکی گرنگ بە سوودی زۆر بۆ نۆجوانانە بگەێنێت کە لا خانەی بێ سەرپەرشتان گەورە بوون بەڵام وردەکاری زیاتر لە خۆیان وەرەگرین. کارزین خان زۆر بەخێر هاتن باسێکی پرۆژەکەمان بۆ بکە بۆچی ئەم گەنجانە ئەم نەوجوانانەتان هەڵبژاردووە و گرنگی بۆ ئەمان چییە لە دوای تەمەنی 18 ساڵی و کە ئەزانینە بێ خانە بەجێ پێڵە. زۆر سپاس خۆتان ئەزانین پرۆژەیەکی هاوشێوەی ئەوەی کە ئێمە خولی پیشەیی بۆ نەوجوانانی خانەی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی بکەینەوانەیە یەکێکە لە پرۆژە زۆر گرنگەکانی کە یەکێتی ژنانی کوردستان هەستاو بە ئەنجامدانی طبعاً بیرۆکی ئەم پرۆژێ لەلایەن بەڕێز خات و لافە حکمەتەوە بووە. پرۆژەکەی ئێمە ئامانجی ئەوەیە کە ئەم گەنجانە کە کاتێک لە تەمەنی 18 ساڵیە خانە بەجێ ئەهێڵن بتوانن خاوەن ئابوووریەکی سەربەخۆیی خۆیان بن بۆ دامەی کە لەلایەن ئێمەوە کراوە. ئەم پرۆژەی یەکێتی ژنانی کوردستان پرۆژەیەکی کورتخایەن نییە ماوەیەکەی دوور و درێژە کە دوومان و هەفتەیەک ئەخایەنێت تێدا ئەم گەنجانە فێری جۆرەها پیشەی جۆرە و جۆر ئەبن کە بۆ کچەکان فێری نینۆکدانان تەکنیکی ساڵۆن لەگەڵ بەرگدووری ئەبن بۆ کوڕەکانیش فێری دەلاکی و بەرگدووری کەواتە بەرگدووریەکە بۆ هەردوو ڕەگەزەکەیە و مانی یەکەم بە شێوازی ئەوەیە بەس فێربوونە بۆ مانگی دووەم ئەچێتە بواری جێبەجێکردنەوانێ چونکە ڕاستە ئێمە هەدەفەکە فێربوونە بەڵام لە عینەن کاتە ئێمە مەبەستمانە کە ئەو گەنجانە چی فێربوون بتوانن لە عەرزی واقعات تەطبیقی بکەن. ئێمە خولەکەمان هەر تەنها لەسەر بواری پیشەیەکە نییە ئێمە گرنگیەکی زۆریشمان ناوە بە بواری گەشەپێدانی مرۆیی بۆ ئەم گەنجانە هاتوین دوو خولی جیاوازیان بۆ ئەەکەینەوانەیە خولی یەکەمیان لە مەجای یا لە بواری بازاڕگەری و پەیوەندی دروستکردنایە خۆتان ئەزانن ئێمە لە کاتێکا کە ئەم خولی پیشەیە پێشکەشیان ئەەکەین لەواچێ هەنێکیان کۆمەڵک بیرۆکەی دانانی ئیشی خۆیانیان هەبێ بۆیە ئێمە خولێکیان بۆ ئۆکەینەوە کە چۆن بتوانن ئەو پرۆژانی خۆیان بەڕێوە بەرن. ئەمەش خولێکی جیاوازە لە خولەکانیتر لە کۆتاییە ئێمە خولێکی تریشمان هەیە کە بریتە لە ئەوەی کە ئەم گەنجانەکە لە 18 ساڵەیە کە خانە بەجێ ئەهێڵن ئاوێتی کۆمەلگە ئەبنەوانێ ئەمانەوێت گەنجێک یا تاکێکی وای لێ دەرچێت کە بەهێز بێت بتوانێت کە خاوەن قەراری خۆی بێت و لە کۆمەلگایە ئەو شتانی کە لە مشکایەتی جێبەجێ بکات باشە کەواتە جگە لە لایەنیەوەی کە لایەنی پیشەیەکە ئیش لەسەر لایەنی دەرونیەکەن بۆی کە ئامادە بن بۆ بازاڕی کار باشە. پرسیارێکی تر کە لێرەیە دروستە بێ ئەوەیە چەند کاری جیاوازت ناوبەر جەنابەت کە خولەکان بۆ ئەم کاران ناکرێتەوە چۆن ئەم کار و پیشانە هەڵبژێردران ئایا هیچ بە دوواداچوونێک کراوە کە لە ئێستایا پێویستی بازار باسی سلێمانیەکەین لە سلێمانی چییە و ئەتوانن بە فێربوونی ئەم کارانە جێ خۆیان بکەنەوە یان نا یان هەروە کارەکان هەڵبژێردرن؟ نانا بەدڵنیایەوە ئێمە دیراسەیەکی خۆمانمان کردووە پلانێکی باشمان بۆ داڕشتووە لە خۆم و کۆمەڵک لە تیمی پرۆژەکان و بە سەرۆکاتی لاڤەخانیش خۆی ئاگاداری هەموو تەفاسیل و وردەکاریەکان بووە. ئێمە کە ئەم بوارانەمان هەڵبژاردووە نیەتێکمان هەبووە ئەویش ئەوەیە کە ئەم مناڵانە کاتێکە 18 ساڵ خانە بەجێ ئێڵەن زۆربەی زۆریان خوێندکارن خۆتان نەزانن لە کاتی خوێندنا ئیشێکیان هەبێت پارتایم جۆبێکیان هەبێت کە بتوانن لەگەڵ خوێندنەکەیان داهاتی ئابووری خۆیان بەدەست بێنن ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کرد باشترین و هەڵبژاردا بۆ ئەوەی ئەم گەنجانە بتوانن کە ببن بە خاوەن پیشەی خۆیان ئەوەیە کە لە مەجالێکا بێت پێویست نەکات کە مەسەن دیراسەیەکی زۆری بوێت یان کۆمەڵک وردەکاری زۆری بێ پیشەیەەکە فێر ئەبن مەهارەیەەکە وردە وردە ئەمە پەری پێ ئەدرێت چونکە ئێمە ڕاستە ئەم ساڵ ئەم خولەمان کردوتەوانێ بەڵام ئەم پرۆژەیە لە ساڵەکانی ئایندەشە بە هەمان شێوە دووبارە جارێکی تر ئەکرێنەوە بۆ نمونە ئەو کەسێکی ئێستا 15 ساڵە خولەکە وەرئەگرێ ساڵێک تر کە 16 ساڵە بە هەمان شێوە ئەم خولە وەرئەگرێ بە هەمان شێوە تا ئەبێ بە 18 ساڵ هەموو ساڵە ئەم خولانە وەرئەگرێ تا بەردەوامی هەیە بۆ یەک کەس. بەڵێ ئەم پرۆژەیەکی درێژخانیەکێتی ژنانە لەسەر ڕاستپاردەی خودی لاڤەخان ئێمە ئیش لەسەر ئەوە ئەکەین کە ئەوە نییە تەنها ئەم گەنجانە بەس فێربوون بێ بەڵکو ئەچنە بواری جێبەجێکردنی شەوانێ. باشە کارزین خان بابەتێکی تر ئەوەیە کە ئایا
لەگەڵ کەرتی تایبەت یان لەگەڵ سندیکاکان هیچ هاو ئاهەنگی هەیە لە نێوانتانە کە دواتر ئەم گەنجانە چوونە ناو بازاڕی کارەوە یارمەتی بکرێن بۆەوەی کە بتوانن کاری خۆیان هەبێت؟ خۆی ئەوە لە ڕاستە پرسیارێکی زۆر جوانە دەستخۆش. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم پرۆژەی ئێمە ئەوەیە کە ئەم گەنجانە کە فێری ئەم پیشانە بوون دواتر چیان لێت ئەگەر بێت و ئێمە تەنها بەس بۆ فێربوون بێت و بیان خینە بواری جێبەجێکردنەوە ڕاهێنان کە لەسەر ئەوە تەسەورەکەم نیوەی ئیشەکانمان کردەوە، بەڵام ئەگەر بمانەوێت بە تەواوەتی پرۆژەکە ئەو ئامانجەی خۆی بپێکێ ئەوەیە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی لەگەڵ سندیکای کرێکارانی سلێمانی دەستە جەمعەیەکمان دروست کردو بۆم پرۆژەی خۆمان کە هەر کاتێک هەر گەنجێک کە ئەبێ بە 18 ساڵ و خانە بەجێ ئێڵێ ئەوان ئێمە ئاگادار ئەکەنەوە ڕاستەوخۆ ئێمەش وەکو یەکێتی ژنانی کوردستان هەڵ ئەستیم ئەوەی بەدوای ئیشێکا بگەڕین بۆ ئەم گەنجانە. ئەم گەنجانە تەواوبوون بە بەشێک لە یەکێتی ژنانی کوردستان و دەستمان لیان نابێتەوەوانەی لە فێرکردنەوە ئەبن بە خاوەنکاری خۆیان کە کاتێک لە 18 ساڵیە لە خانە بەجێ هێڵن. باشە من بە دیاریکراوی زۆر بە دەقیقی نازانم ئەو گەنجانەکە لە خانن پێم وایە بە سەر و 180 گەنجن وانە نەوجەوانن. وڵی کار بۆ ئەم 15 نەوجەوانە ئەکرێتیان پلانتان هەیە قۆناغ بە قۆناغ نەوجەوانەکانی تریش بهێن لە ناو پلانەکەتانەوە. ئەزانم ئێستا جەنابەت باسیەوەت کرد کە هەر نەوجەوانێک چووە دەرەوە ئاگادارتان بکەنەوە، ئەمە هەمویان لە خۆگرێت تاک بە تاکیەوانەکە لە خانە؟ بەڵێ ئێمە بەبێ جیاوازی پرۆگرامەکەمان ئەمە یەکەم هەنگاومانە طبعاً، بەڵام بەردەوامە بین لەگەڵ خانەی چاودێری کۆمەڵایەتیە بۆ پرۆژەکانی تر. لێ ئێستاشە پرۆژەیەکی ترمان هەیە، بەڵام ئەو لە بواری جاری هەڵسەنگاندنایە کە بۆ فئەیەکی جیاوازە کە ئەم تەمەنە نیە، تەمەنەیەکی جیاوازە، بەڵام ئێستا لە بواری وەکووتم هەڵسەنگاندنە لەلایەن تیمی پرۆژەکانەوانێ بە بێگومان و بە دڵنیاییەوە ئێمە بۆ هەمویان کار ئەەکەین، بەس ئەمە دەستپێکەکە. زۆر باشە، دەستخۆش بێ ئێستا گەنجان و نەوجەوانانی ینی سلەیمانی بێگومان زیاتر داوای چ جۆرە پاڵپشتیەکەکەن؟ حتممەنەوە بەرکەوتتان هەبووە بە تایبەتی بەهۆی ئەم خولەوە کە کردوتانەتەوە. ئایا پاڵپشتیەکە زیاتر ئابم جۆرە پاڵپشتیە بۆ دروستکردنی لێ هاتووی لە گەنجانە یاخودنا بۆ نمونە پاڵپشتی دارایی و قەرزی بچووک و بۆ ڕێکخستنی پرۆژایان ئەگەر بەناساندنی هەلیکارێکیش بێت؟ وڵی هەر هەمووی تیا هەیە، خۆتەزانی گەنجەکان بیرکردنەوەیان جیاوازە، هەریەکە و بە نەوعێک بیر ئەکاتەوە، بەڵام ئەوەی کە لە پرۆژەکەی ئێمە جێمان کردوێتەوانێت تاکە ئامانجمان ئەو بۆ کە هەر کەسێک خۆمان ئەزانی خاوەن ئابووری خۆی بێت لە کۆمەڵێک شت لە ناو کۆمەلگای ئەپارێزرێکە تۆ خاوەن ئابووری ستەت بەخۆی خۆ بیت. هەر مەبەستم خانی بێستەرپێشان نیە، هەر بە شێوەیەکی گشتی. ئێمەش ئەو ئامانجەی کە یەکێتی ژنانی کوردستان هەیەی هەر تاکێک بای ئەوەنە بەهێز بێت بتوانێت کە کیانێکی خۆی هەبێت لەناو کۆمەڵگایە بە هەبوونی بزنسێکی خۆی یا بە هەبوونی ئەوەی پیشەیەکی خۆی. بە تایبەتی ئەم شوێنە کە ئێوە دەستان بۆ بردووەم پرۆژەتان بۆ کردووەتەوە ئەزانین کە چینێکن کە هەستیارێکی زیاتریان هەیە دوای تێکەڵبوون بە کۆمەڵگا. بزە بەدوایە بۆیە ئێمان ئەم خولی ڕاهێنانەمان تەنها خۆی لە چوارچێوەی ڕاهێنانی پیشەییان نەگرتوەوە و ئاماژەم پێەیە ئێمە لە هەمان کاتە گەشەپێدانی مرۆییان بۆ ئەوکەین، چونکە ئەمە چینێکی کۆمەلگان کە بەڕاستی پێویستیان بە یارمەتی هەر تاکێکی کۆمەلگا هەیە و پێویستە بە چاوی ڕێزەوە سەیریان بکرێن و هەمومان هەماهەنگ و هاوکاریان بین بۆ ئەوەی ببن بە خاوەن پیشەی خۆیان. باشە، جگەلەوەی ئەمەی ئێوە کردوتانەوە ئەم کارە و ئەم پرۆژە و ئەم بەرنامە و هەمە هەنگیەکان لەگەڵ بەشە جیاوازەکان چ پەیامێکتان بۆ کەرتی تایبەت هەیە کە متمانە بەم نەوجەوانانە بکەن لە کاتی چوونیان بۆ بازاڕی کار و بتوانن هەم ئەوان سوودیان لێ ببین و هەمیش بە پێچەوانەوە خۆیان؟ من ئەو داواکاریم لیان هەیە کە بەڕاستی مناڵی نەوجەوان لەوە ئەچێت کە یەکێک بن لەو چینەی کە لە هەموو کەسێک زیاتر پێویستی با پاڵپشتێ لەلایەنی ئێمەوانێ و کاتێکیش پاڵپشتی لە هەر لایەنێکەوە ببینن بڕوا بکە ئەگەر لە سایادەی خۆی بعد ئێکا لە سایاسە بۆ ئەوەی ئەو ئامانجەی خۆی بەدی بهێنێ. بۆیە مناڵی نەوجەوانێکێکە لەو مناڵانی کە بەڕاستی پێویستیان پێ بە هەموو دامێک و ئەو خاوەن کارانی کە لە کەرتی تایبەتیان تەسەورەکەم ئێستا بای ئەوەنە هۆشیاریەک هەیە کە بتوانن متمانەیەکی باشیان
پێ ببەستن و لە کاتێکی شاکەتۆ نەوجوانێک ئەبێ بۆ ئەوێ ئەو هەموو ڕێکارانی کە ئەو داولی ئەەکە هەمووی ئامادەیە بۆ نمونە لە بڕوانامێ ئێمە بۆیان دابین ئەەکەین لە ئەوەیە کە مەسەلاەن خبرەی هەبێ خبرەکەی بۆ دابین کراوە چونکە ئێمە بکوتم مانیەکەم فێربوونە مانی دووەم ڕاهێنانە و ئەو شتانێک کە خاوەنکارێک پێویستێتی ئێمە وەکو پاکێجێک ئامادەی ئەەکەین و بۆ خاوەنکارەکانیش ئەبێ بەڵام ئێمە خۆشمان هەماهەنگە بین بۆ ئەوەی کە ئەو خاوەنکارانە کە جێگان بکەنەوە و لەوێ دەستکەن بکەن. باسی هەماهەنگیت کرد جگە لە چاودێری کۆمەڵایەتی هیچ هەماهەنگیەکتان بۆ نمونە لەگەڵ سندیکای کرێکاران هەیە بۆ ئەم بابەتە کە ڕەنگە معناترین شوێن بێ بۆ کاری گەنجەکان و نەوجوانەکان لە دوای چوونیان بۆ بازاڕی کار. بەڵێ ئێمە هەماهەنگێکی زۆر باشمان لەگەڵ سندیکای کرێکارانی کوردستان لقی سلێمانی هەیە بۆەوەی کە کاتێککە نەوجوانەکە لە خانە دەرئەچێت ئەوان هەماهەنگە بن لەگەڵ یەکێتی ژنان و لەگەڵ ئەو ئایدۆلۆژیەی کە یەکێتی ژنان هەیەی ئەویش دۆزینەوەی کارە بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە ئێمە کارەکان ئەدۆزینەوە بۆ ئەم نەوجوانانە. زۆر سپاس کارزین تاهیر ڕێکخەری پرۆژە لە یەکێتی ژنانی کوردستان سپاس کە لێرە لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ.